ڕۆژباش بینەران و بیسەرانی کوردستان 24 یەکەم ڕۆژ دەستپێکی پشووە لە سەرجەم ناوەندەکانی خوێندن لە چوارچێوەی ئەو هەڵمەتە نیشتیمانی ڕاگەیەندرا هەردوێنێ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی مەسرور بارزانی بڕیاردرا کە لەمڕۆوە پشووی فەرمی لە سەرجەم ناوەندەکانی خوێندن دەست پێ بکات هەر بۆیە قوتابیان هەموو خوێندکاران بە گروتینێکەوە هەر بمێنەوە دانەبڕێن لە خوێندن و بەرداوام بینەری کوردستان 24 بن بە تایبەت بەرنامەی ڕۆژباش بۆ هۆی کە زۆرترین بابەت و زانیاری و بابەتی سەرنجڕاکێشمان بۆ ئامادەکردوون. بەڵێ سلااوتان لێ بێت و ڕۆژتان باش ڕۆژێکی پڕ لاوزەتان هەبێت و هیوادارم لە هەر شوێنێکن لەشتان ساغ دڵتان شاد بێت و لەگەڵ هاژەی هاوکارم کۆمەڵێ بڕگە و بابەت و کۆمەڵێ هەواڵی پڕبایەخ هەر لەسەر ئەم پشووەی کە ڕاگەێنراوە و جگەلەوەیش کار و چالاکیەکانی پایتەختی هەرێمی کوردستان و شارەکانی دیکەی هەرێمی کوردستان بەردەوام و تەنها سێکتەری پەروەردەیە کە پشووی ڕاگەیاندووە و ئێمە لە درێژەی پرۆگرامەکەمان زیاتر باس لە هەواڵ و ئەو دوایین پێشاتەکانتان بۆ دەکەین. سۆڤان جگەلەوەی کە پشوو ڕاگەێنراوە لە ناوەندەکانی خوێندن بەڵام جمو جۆڵەکانی دیکە یاخود چالاکیەکانی دیکە نەوەستاوە لەگەڵەوەی ئەمە هەڵمەتێکی نیشتیمانیت تەنها بۆ خۆپارێزی بۆ بەرەنگاربوونەوە ئەگەرنا لە دوێنێەوە کە پێشنگایەکی گەورەی نێودەوڵەتی لە هەرێمی کوردستان بەڕێواچێ و بەردەوامیشە بێ هەر لەسەر ئەو بابەتش لەسەر پێشنگاکەش ئێمە زانیاری زیاترمانە بێ و میوانمانە بێ و باسی ئەو چالاکی ئەو گەرم و گوڕیە بازرگانیاکن کە لە ناو هەرێمی کوردستان بەڕێواچێت سەرەتاش با دەستکەین بە کورتەیەک لە هەواڵەکان کە سۆڤان پێشکەشتانەکەن. ئەمڕۆ شاندێکی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکات. بەشیر حەداد جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق بە کوردستان 24 ڕاگەیاند. ئەمڕۆ شاندێکی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکات و لەگەڵ محەممەد عەلاوی کاندیدی ڕاستپێردراوە بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق کۆ دەبێتەوە. ڕایشی گەیاند ئەگەر محەممەد عەلاوی بە داواکاریەکانی هەرێمی کوردستان ڕازی نەبوو کورد پشتیوانی حکوومەتی نوێی عێراق ناکات و دوا بڕیاری خۆی دەدات. ئەنجومەنی وەزیران بڕیاریدا دەوامی ناوەندەکانی خوێندن ڕابگرێت. ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان با سەربەرشتی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبووە و چەند بڕیارێکی دەرکرد. ئەنجومەنی وەزیران لا پێناو ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و سەلامەتی گیانی قوتابیان بڕیاری داوە تا ناوەڕاستی مانگی ئادار دەوامی ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان ڕابگرێت. هاوکات ئەنجومەنی وەزیران وەزارەتەکانی پەروەردە و خوێندنی باڵا بۆ قەرەبووکردنەوەی ماوەی خوێندن سەرپشک دەکات. وەزیری تەندروستی ڕایدەگەێنێت هیچ حاڵەتێکی توشبوون بە کۆرۆنا تۆمار نەکراوە. سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند تا ئێستا هیچ حاڵەتێکی توشبوون بە کۆرۆنا لە هەرێمی کوردستان تۆمار نەکراوە. ڕاشیگەاند هەموو ئەو گەشتیارانەی سەردانی هەرێمی کوردستانیان کردووە لە ژێر چاودێریدان جەختیشی کردەوە حوت لا گەشتیاران گومانی توشبوون بە کۆرۆنایان لێ دەکرێت بەڵام ئەنجامی پشکنینی 6 کەس لەو گەشتیارانە مەترسیدار نەبووە. بەهۆی پێکدادانی نێوان هێزە ئەمنیەکان و خۆپشاندەران 2 کەس لە بەغدا کوژران و 3 دیکەش بریندار بوون. پەیامنەری کوردستان 24 ڕایگەاند شەڕ و پێکدادان لە نێوان هێزە ئەمنیەکان و خۆپشاندەران لە گۆڕەپانی خەلانی ڕوویدا بەهۆیەوە 2 کەس کوژران و 3 کەسی دیکەش بریندار بوون. بەپێی زانیاریەکان هێزە ئەمنیەکان تەقەیان لە خۆپشاندەران کردووە و دواتر گازی فرمێسکڕێژیان بۆ بڵاوپێکردنی خۆپشاندەران بەکارهێناوە. ئەمینداری گشتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق داوای گرتنەبەری ڕێکاری یاسایی دژی محەممەد عەلاوی دەکات. ئەمینداری گشتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە نووسراوێکی فەرمی داوای لاداواکاری گشتی کرد لێکۆڵینەوە لە لێدوانەکانی محەممەد تۆفیق عەلاوی کاندیدی ڕاستپێردراوە بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەت دژی پەرلەمان بکات کە عەلاوی لە تویتێکدا بڵاوی کردوتەوە بەشێک لە پەرلەمانتاران بەرامبەر بە دەنگ نەدان بە حکوومەت پارەیان وەرگرتووە. داواکاری گشتی ئەنقەرە دۆسەیەکی تایبەت بە لێپرسینەوە بۆ چوارەمین کۆنگرەی هەدەپا کردەوە و 14 کەسیش
دەستگیر کران. داواکاری گشتی ئەنقەرە بە تۆمەتی ئەوەی کە لە کۆنگرەی هەدەپا وێنەی عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پەکەکە پیشاندرا دۆسەیەکی لێکۆڵینەوەی بۆ ئەندامانی هەدەپە کردەوە و بەهۆیەوە 4 ئەندامی هەدەپە دەستگیرکران و پرۆسەی لێکۆڵینەوە لەگەڵیاندا بەردەوامە. داواکاری گشتی ئەنقەرە ڕاشی گەیاند ئاڵای تورکیا لە کۆنگرەکەدا بەرز نەکراوەتەوە و سرودی نەتەوەی تورکیاش نەخوێنراوەتەوە. گوتەبێژی حکوومەتی ئێران تووشی کۆرۆنا بووە بە پێی نیشانەی و ئەنجامی پشکنینیەکانی عەلی ڕوبیعی. گوتەبێژی حکوومەتی ئێران تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە. وەزارەتی تەندروستی ئێرانیش ڕای دەگەنێت تا ئێستا 17 کەس بەهۆی کۆرۆنا گیانیان لەدەستداوە. لە بەرامبەردا پەرلەمانتارێکی ئەو وڵاتە ڕایگەاند تا ئێستا 50 کەس بەهۆی کۆرۆنا لە شاری قۆم لە ئێران گیانیان لەدەستداوە. ئەمڕۆ شاندێکی باڵای رووسیا سەردانی تورکیا دەکات. میدیاکانی تورکیا بڵاویان کردەوە ئەمڕۆ شاندێکی باڵا لە بەرپرسانی سیاسی و سەربازی رووسیا سەردانی ئەنقەرە دەکات. لەگەڵ بەرپرسانی تورکیا دۆخی ئەدلیب و هەنگاوەکان بۆ کۆتایی هێنان بە قەیرانی ئەو شارە تاوتوێ دەکەن. رووسیا و تورکیا چەند ڕێکەوتنێکیان لەبارەی کارکردن لە سووریا هەیە، بەڵام بەردەوام نیگەرانی لە پابەندەبوون بە ڕێکەوتنەکان ئاراستەی یەکتر دەکەن. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. کاتێکە قەیرانێک ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە بێگومان بە باشترین شێوە بە زۆرترین ئامادەکاری هەموو دام و دەستگاکانی حکوومەت ئامادەکاریەکەن بۆ ئەو هەڵمەتەی کە بەرەنگاری ئەو قەیرانەیە خودت ئەو بارودۆخەنە ئاساییە ببێتەوە کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان هەیە بە تایبەت بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا. دوێنێ ڕاستە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆبوونەوەی ئاسایی خۆی هەبوو و بەڵام لە چوارچەوەی ئەو کۆبوونەوەشدا باز لەوە کرا چۆن ڕێکارەکان بگیرێتە بەر. ئەم ڕۆژ بە هەمان شێوە پێم وابێ سۆڤان ئەنجومەنی پارێزگای هەولێر 76مین کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجامات. بەڵێ بە پێی کارنامەی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای هەولێر دانانی مەسعود محەممەد بە جێگیری پارێزگاری هەولێر بۆ کاروباری هوەری و یوسف حەسەن بۆ پۆستی قایمەقامی کۆیا دەخرێتە دەنگدانەوە لە چوارچەوەی گۆڕانکاریەکانیش کە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامدراوە چەند گۆڕانکاریەک لە پارێزگا و پۆستەکانی دیکەی پارێزگای هەولێر کراون. بە پێی یاساکانیش پارێزگار دوو جێگری دەبێت، یەکێک بۆ کاروباری ئیداری و ئەوەی دیکەیان بۆ کاروباری هوەریە. بەڵێ بەڕێوەبرایەتی چاودێری بازرگانی هەولێر هۆشداری دەداتە بازرگانان و دوکانداران. لە ڕاگەاندراوێکدا بەڕێوەبرایەتی چاودێری بازرگانی هەولێر هۆشداری لەبارەی زیادکردنی نرخی کاڵا و کەلوپەلەکان بە بازرگانان و دوکاندارەکان دەدات و ڕایەگەێنێ هەر بازرگانێک نرخی کاڵاکان زیادکە یان کاڵا و کەلوپەلی خراپ بفرۆشێت بە توندترین شێوە سزا دەدرێت. بەڵێ ئەمە هەر زۆر ڕوونە لەو ڕۆژەوەی کە باسی کۆرۆنا و بڵاوبوونەوەی کۆرۆنا کراوە بە مەرجێکە سپاس بخۆ تا ئێستا لە هەرێمی کوردستان هیچ حاڵەتێک نەبوو، بەڵام لەگەڵەوەشە خەڵکێکی باڵێن هەندێک لە خەڵک هەوڵی ئەوەیاندا کە ئەمە قۆرخکەنەوە و دەمامەک زۆر زۆر نرخی بەرز بووە، هەندێک پێداویستی پزیشکی هەبوو لە بازاڕەکان پەیانە ئەبوو و ئەمە هەمووی ببوو هۆیەکە هەندێک خەڵک وایان کردبوو کە ئەو قەیرانە دروست ببێت. بۆیە بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی هەولێر داواش لە هاوڵاتیان دەکات لە کاتی بینینی هەر حاڵەتێکی نائاسایی پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنە بکەن کە ژمارەکەش ئەمەیە 0 891 84 88. دوێنێش هەر بۆ بەرەنگاربوونەوەی لە چوارچێوەی ئەو هەڵمەتەدا کە لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان چەندین ژمارەی ینی هێڵی گەرم دانراوە بۆی کە هاوڵاتیان لە هەر شوێنە گومانی ئەو ڤایرۆسیان هەموو یەکسەر پەیوەندی بکەن و لە تۆڕی میدیایی کوردستان 24 لە وێبسایتەکەەوە هەروەها لە تۆڕە کۆمەڵاتیەکانی کوردستان 24 بۆ بینەران و بیچەرانمان خستە ڕوو. بەڵێ گوتاری مامۆستایانی ئاینی ڕۆژی هەینی تایبەت دەکرێت بە کۆرۆنا. وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەرێمی کوردستان لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردەوە لە پێناو هۆشیاری زیاتر بۆ هاوڵاتیان و ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا
گوتاری ڕۆژی هەینی ئەم هەفتەی مامۆستانی ئاینی تایبەت کراوە بە ڕێنمایی و چۆنەتی خۆپاراستن و ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. بەڵێ ئەمە جێی سەرنجە جێی وەستانە کە لەسەری بۆستین ئەوەش ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو سێکتەرەکان هەوڵی ئەوەی داوە کە ڕێگری بکات لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وە هۆشیارکردنەوەی خەڵک لە چۆنێتی مامەڵەکردن بۆ خۆپاراستن لەم ڤایرۆس ئەویش لە ڕێگەی ئەوقافەوە وەزارەتی پەروەردەیەکەوە تاخرێنگاکانی پشووی فەرمی پێکردووە و وەزارەتی تەندروستیە کە بەبەردەوام ئەو ڕێنمایە تەندروستیانە بڵاو دەکاتەوە بۆیە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەرێمی کوردستان ڕەتیشی دەکاتەوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا گەشتی حەج و عومرە ڕاگیرا بێت واتە هێشتا هیچ بڕیارێک لەو بابەتە نیاوانی کە خۆیان ناونووس کردووە بە ئەو سترێس و بڵڕاوکیان نەبێت کە لەوە بچێت دەتوانن حەج و عومرە بکەن. بەڵێ لە کەرکووک ڕێکاری تون دژی کۆرۆنا دەگیرێتە بەر دوایەوەی 4 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە کەرکووک تۆمار کران ئیدارەی پارێزگای کەرکووک ڕێکاری تون بۆ ڕێگری لە تەشەنەکردنی ڤایرۆسەکە لەو شارە گیراوەتە بەر لە چوارچەوەی ئامادەکاریەکان و ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بەڕێوەبەرایەتی تەندروستی کەرکووک نەخۆشخانەیەکی تایبەت کرد بە توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لەلایەکی دیکەشەوە بەڕێوەبەرایەتی پۆلیسی شارەکە لە پێناو سەلامەتی گیانی هاوڵاتیان و ڕێگری زیاتر لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڕیاریدا هەموو کافێ و کافتریا و چاخانە و هۆڵەکانی وەرزش دابخرێن کە هاوکات هەموو ئاهەنگ و ڕێوەسمێکی بە کۆمەڵ تا کاتێکی نادیار قەدەغە دەگرێت هەر سەبارەت بەوەش و هەر ڕەوشی کەرکووکیش ئەمڕۆ پەیامێرمان لە کەرکووک هێمن دەلۆمان لەگەڵایە بەیانیت باش هێمن پێمان بڵێیت کە ڕەوشی شاری کەرکووک لە دوای ئەوەی کە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای تیادا دەرکەوت کە 4 کەس تووشی و حاڵەتە بوون بە دڵنیایەوە خەڵک ئێستا زۆر سترێسی هەیە زۆر دڵڕاوکێ هەیە پێمان بڵێیت ڕەوشی تەندروستی چۆن گیراوەتە بەر و زانیاری زیاترمان لەسەر ئەو بابەتە پێ بدەین. بەڵێ سۆڤان و هاژەبیانیتان باش جگە لەو 4 حاڵەتی کە بە فەرمی لایەن وەزارەتی تەندروستی عێراق وەروەها فەرمانگەی تەندروستی و لایەنە پەیوەنددارەکانەوە ڕاگەێنراون بەپی زانێرەکانی ئێمە 14 حاڵەتی دیکە لەژێر چاودێری چڕدان گومان دەکرێت ئەوانیش توشبووی ڤایرۆسی کۆرۆنا بن بەڵام ئەمە جارێ دەرنەکەوت و جارێ تەنیا گومانە 5 لەو حاڵەتانە پشکنیان بۆ کراوە ڕەوانەی بەغدا کراوە بڕێرە ئەمڕۆ ئەو پشکنینی ئەو ئەنجامی پشکنیەکانی ئەو 5 کەسە دەربچن ئەمڕۆ فەرمانگەی تەندروستی کەرکووک لەسەر ئەو هەواڵەیە خود لەسەر ڕەوانەکردنی ئەو پشکنینە زانێرەکان دەخاتە ڕواایە ڤایرۆسی کۆرۆنا یا خودنا ئەو 4 کەسە بەشێک لە کەسوکاری ئەو 4 کەسن کە توش بوونە دیارە ئەوان کە لە ئێران گەڕاونەتەوە کە سوکار و خزم و دۆستی بڵێن خزم و کەسیان هاتوونەتە لایەن و سەردانیان کردوون دیارە بە گومانی ئەوانەی کە ئەوانیش بڵێن سەردانیان کردوون توش بوونە ئەوانیش ئێستا لەژێر چاودێری چڕ و لە بەشی جیاکاری تەندروستین کە ئێستا لە نەخۆشخانەی بڵێن گشتی شاری کەرکووک لەژێر چاودێریدان سەبارەت بە تەرخانکردنی شوێنێکی تایبەت بۆ توشبوانی نەخۆشی کۆرۆنا ئیدارەی شار بڕیاری داوە نەخۆشی کەیوان هەروەها نەخۆشخانەی حەینەسریش کە پێشتر بڕیار بۆەوە ئەو نەخۆشخانەیە تەرخان بکرێت بەڵام هاوڵاتیانی ئەو گەڕەکە ناڕزایەتیان دەربڕی بە بیانوویەوەی کە ئەو نەخۆشخانەیە لە جێگایەکی بڵێن میلیدایە بەڵام بەپێی زانێرەکانی ئەمە ئیدارەی کەرکووک ناچار دەبێت ئەگەر حاڵەتەکان تەشەنە بکات نەخۆشخانەی حەینەسر لەگەڵ کەیوان هەر ئەو دوو نەخۆشخانەیە تایبەت دەکەن بە توشبوانی نەخۆشی کۆرۆنا و ئەو کەسانەی کە گومانیان لێ دەکرێت لێوەدا لەژێر چاودێری دەبن. سۆڤانە مێ باسی ئەوە بکەم ینی ئامادەکاریەکان لە دوێنەوە زنجیرەیەک کۆبوونەوە لەلایەن ئیدارەی سەپێنرا وەروەها بڵێن فەرمانگەی تەندروستی کەرکووک لایەنە پەیوەندیدارەکان بۆ مەبەستا چەندین لێژنەی تایبەت و پسپۆڕ بۆ مەبەستە پێکێنراوە بۆ ڕوبەڕبوونەوەی حاڵەتەکە دیارە لە گرتنەبەری ڕێوشوێنەکان دەوامی قوتابخانە و کۆلێژ و پەیمانگاکان ڕاگیراون بۆ بڵێن کاتێکی نادیار هەروەها پرسە و ئاهەنگەکانیش تاکو 15 ڕۆژ
قەدەغە کراون واتە ئەوەی بڵێن بەنیازە بەڵێ هێمن ئەو خانەوادەی کە توش ببوونە و چوار کەسا لە گەڕەکی وەحدەی شاری کەرکووک کە دەبێ بەپی باڵێ بەپی ڕقعی جوگرافیایی ئەو گەڕەکە ئەبێ ئەو نەخۆشانە سەردانی نەخۆشخانەی کۆماری قەدەغە کراوە. ڕێوشێنی دیکەی گیرا و نەتەبەر بۆ نمونە ئەم شەو بڕیاری ئەوە درا کە سەرجەم ئەو کافێ و کافتریانەی کە نێرگەلی تێدا دەکێشتەوە ئەو شوێنانەی کە زیاتر قەرەباڵغن دابخرێن بۆ کاتێکی نادیارە وەها مەلەوانگە و ئەو شوێنە قەرباڵغانەی کە بڵێن گۆڵەکانی وەرزش ئەمانش تا کاتێکی نادیار دواخراون. ینی بە شێوەیەکی گشتی تۆ باسی ژیان و ترست کرد لە شاری کەرکووک ینی ژیانی خەڵک تا ئێستا لە دوێنێەوە بە ئاسایی ئەوەی تێمریمان کرد بێ زۆر زۆر ئاساییە ئەنی خەڵک هاتوچۆی خۆی دەکات سەردانی ئیش و کار و دەچێتە سەر دوکان و کاسبی خۆی بەڵام بەشێک لە خەڵکیش هەیە ینی دەترسێت لەو ڤایرۆسا ڕێوشێنی توندیان گرتوۆتە بەر بۆ نمونە دەمامکیان بە دەمامکەوە نەبێ ناچنە دەرەوە هەروەها ئەوەی تێبینیمان کردوێنێ لە مۆڵەکاندا لە هەندێک شوێن ینی قەرەباڵغەیەکی زیاد لە پێویست دروست بوو خەڵک هەیە ینی زەخیرە و کەلوپەل و خۆراک کۆ دەکاتەوە بۆ ینی ئەو هاتوچۆی جاران بۆ دەرەوە دەیکرد ئێستا ینی کەمی بکاتەوە هیچ نەبێ. لە پشتی منەوە هەم نەخۆشخانەی ئازادیە هەم بڵێن بەنزیخانەیەکی حکومی لێیە دیارە پێشووتر لە ڕۆژانی ڕابردوو ئەو قەرەباڵغێ بە بەنزیخانەکانەوە نەدەبینرا بەڵام ئەوەی تێبینی کرابێت لە دوێنێەوە سرەی بەنزین بڵێن قەرەباڵغی پێوە دیارەوە خەڵکێکی زیاتر لە پێشوو لە سەرەی بەنزین و بەنزین وەردەگرن ینی ئەمەش وەکو ئامادەکارێک ینی خەڵکی تا ڕادەیەک بڵێن ئامادەکاری دەکەن و بەشێک لە خەڵکی دەترسێن و ئامادەکاریان کردو بەڵام بەشەکەی دیکەیان ینی ئێستا من شەقامە بینم شەقام بڵێن جوڵەی پێوە دیارە خەڵکێکی زۆر هەر ئەسڵەن دەمامکشیان نەکردەوە بڵێن بارودۆخەکەیان زۆر بەجددی وەرنەگرتووە ئەمە بە شێوێکی گشتی ینی بارودۆخی کەرکووک و ئەو زانیارە نەبوون لەسەر نەخۆشی کۆرۆنا دیارە ئەمڕۆژ ینی زنجیرە کۆبنەوە دەکرێت لەلایەن بەڵێ زۆر فەرمانگەی تەندروستی کەرکووکەوە کۆمەڵێک ڕێنمایی دیکە دەخرێتە ڕوەروەها چەندین تیمی گەڕۆ ئێستا دەچینە کەش و هەوای هەرێمی کوردستان کە شار و شارژگەکانی هەرێمی کوردستانتان بۆ دەخەینە ڕووکە کەش و هەوای چۆنە. بەڵێ تا کەش و هەوا بۆ بینەرانمان دێتە سەر شاشەی کوردستان 24 شەپۆلێکی کەش و هەوا کە لە بەفر و بارانە پێکاتوە ڕۆژانە دێتە سەر هەرێمی کوردستان ئەو شەپۆلە و هەروە کەشناسی عێراقیش ڕایگەاندووە کە شەپۆلێکی بارانبارینی بەهێز عێراق ئەگرێتەوە و هەروەها شار و چەشگەیان ئەم بەیانێش لە هەندێک گەڕێک باران بوو بەڵام تا ناو تەلەڤیزۆن کە هاتن وشک بوو خۆم خۆت کە هاتین باران بوو ئێرە وشک بوو هیچ ئەوە نەبوو بڵێ ئێستا بەیەکەوە بینەری کەش و هەوای شارەکانی هەرێمی کوردستانە بین.
12مین پێشەنگای ئاوادانکردنەوە و بیناسازی لە هەولێر بەڕێوە دەچێت بە بەشداری 100 کۆمپانیا لە 11 وڵاتی جیهانەوە 12مین پێشەنگای ئاوادانکردنەوە و بیناسازی لە هەولێر بەڕێوە دەچێت. بڕیار بوو ژمارەیەک کۆمپانیا لە ئێران بەشداری 12مین پێشەنگای ئاوادانکردنەوە و بیناسازی لە هەولێر بکەن، بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا سنوورەکانی نێوان هەرێمی کوردستان و ئێران داخران. ئەوەش بووە هۆی ئەوەی کۆمپانیەکانی ئەو وڵاتە نەتوانن بەشداری بکەن و زۆرترین کۆمپانیا لە وڵاتانی ئیتالیا و بولگاریاوە بەشداری پێشانگاکەیان کردووە. بڕیاریشە پێشانگای ئاوادانکردنەوە و بیناسازی هەولێر 4 ڕۆژ بەردەوام بێت بۆ قسەکردن لەسەر ڕەوشی بازرگانی و پێشانگاکە میوانداری سەرۆک دزەییبان کردووە کە سەرۆکی یەکێتی بەڵێندەرانی هەولێرە داوالەکەیم فەرمێ بۆ ناوستۆدیۆ کە زیاتر پرسیاری لێ بکەین و ڕۆژ باش کاکسەرۆ بەخێرهاتی باشی بەیانیت باش ڕۆژت باش هیوادارین کە ڕۆژێکی باش هەبوو بێت دەست پێکرد بێت لەگەڵ پرۆگرامی ڕۆژ باشی کوردستان 24 بەخێرهاتی بەیانیان زوو ینی پێش هەفتە لەسم وەرزش شت دەکەم زۆر باشە ئیترکە دوێنێ پێیان گوتم گوتیان زوونیە گوتم نا ئاساییە زۆر باشە بۆ میوانێکی جەنابەت زۆر باشە ئاواکە کاکسەرۆ باسی پێشانگاکە بکەین چەند کۆمپانیا بەگشتی بەشداریان کردووە و پێشانگاکە چەند ڕۆژ بەردەوامە بێ بەگشتی چۆن بوو بەتایبەت لە دوێنەوە دەستی پێکردووە گەرم و کوڕی بۆ دیار بوو بەڵێ پێشانگەکە 12می پێشانگای کەلوپەلی بیناسازی و ئاوادانکردنەوە و وزە و کارەبا و پیشەسازی ئەمە ساڵانە دەکرێت بۆ ماوەی دوێنێ کرایەوە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەبێت زیاتر لە 100 کۆمپانیایی خۆماڵی و بیانی بەشداری بوونەوە زیاتر بوو لەو 100 کۆمپانیایە بەڵام لەبەر ئەو هۆی نەخۆشی و پەتای کۆرۆنا کۆمپانیا برادرە ئێرانیەکان بەشداریان نەکرد تەنها ئەوانەی ئێران بەشداریان بڵێ تەنها ئەوانەی ئێرانی بەشداریان نەکرد ئەوانەی تر بەشداریان کردو دوێنێ ببوورە دوێنێ کە لە پەراوێزیکردنەوەی پێشانگاکە خولێکمان بەناو کۆمپانیەکەدا کرد چاومان بە گشت ئەو کۆمپانیەکەت کە بەشداریان کردووە کۆمپانیای زۆر باش و بەهێز و بەڵێ براندی جیهانیان هەیە و هەروە زۆربەی زۆریشیان ئەو کۆمپانیانن کە کۆمپانیەکی ئەوروپین ئەمساڵ کۆمپانیا ئەوروپیەکان چونکە پار سعودیە پشکی شێری هەبوو لە ئەمساڵیش هاتوون سعودیە ئەمساڵ چیە پشکی شێری هەیە لە بەشدار بوون بەڕاستی لە چەند وڵاتی جیاجیا هاتوون لە جیهان طبعاً پشتی شێر دائیمەن خۆی ئەمە دەڵێن بە تورکیا دەکەوێت هەندێک کۆمپانیای ئەوروپیشی تایە و سعودیەشی تایە و کۆمپانیا تورکیەکانە جارە بە زۆر بەقوتەوە هاتوون و هەندێک کۆمپانیای تریت کەمان هەیە لە وڵاتانی ئەوروپی لە فەڕەنسامان هەیە لە ئیتاڵامان هەیە لە زۆر شوێنمان هەیە خەڵکی تۆزی ئەمە لێرەوە ینی وا بزانم بە هەلی دەزانم کە بە برادرانی بەڵێندەران و خاوەن کاروانە بڵێم کە ئەو پەتایی کۆرۆنا ئینشاءالله سەلامەتی بۆ هەمووان شتێکی وانییە ڕێگر بێ کەوا خەڵک سەردانی ئەو پێشەنگایانەکە چۆڵی دیارە بە پێشەنگاکەوە یاری وا هەستمان کرد بەڵام ئەوە یەکەم ڕۆژ بوو و لە کاتێکیشدا بوو کاتەکەی ئەنجومەنی وەزیران سەرقاڵی کۆبوونەوەیکی پێشوەختەی هات بۆ پێشیان کە لەگەڵ هەموو پارێزگاکان و هەموو وەزیرەکان باسی چەند باسێکیان دەکرد لەوانە پەتای ڕێگە گرتن لەبەر پەتای کۆرۆنا بەڵێ لە چوارچەوەی ئەو هەڵمەتێک کە ڕاگەنرا هەڵمەتێکی نیشتیمانی بۆ بەرەنگار بوونەوە کاکسەرۆ باسی ئەوەت کرد چەند کۆمپانیا بەشداریان کردووە گرنگێکی زۆری هەیە بە تایبەت ئەم پێشانگایەکە لە زۆربەی وڵاتانی ئەوروپا چیان بڕیۆتە هەرێمی کوردستان مەرجەکانی بەشداریکردنی ئەو کۆمپانیانە چییە لە ناو پێشەنگاکە مەرجەکانیان ئەوە تەمان خۆی چەند ڕێکارێک هەیە لەگەڵ پێشانگا ئەو کۆمپانیانەی کە ترێستیان حەزیان لێ بەشداری بکەن لێرە پەیوەندی دەکەن بە پێشانگا لەوێ شوێنی ستاندی خاص بەخۆیان بە بڕێک پارە وەردەگرن و عقد لەگەڵ پێشانگا دەکەن و ئەوانەی کە بەشداری دەکەن لەو زۆرە پێشانگایانە چاویان بڕوێتە بازاری کوردستان بەڕاستی بازاری کوردستان بازارێکی
وایە بەعرەبی پێدرێن واعیدە یعنی شتێکە کە خەڵکێک چای بڵێت کە مستەقبەلی هەیە بەڕاستی ئێمە بەرەو پێشچوون بەرەو پێشچوون بەخێوە دیوە طبعاً خصوصا لەگەڵ ئەو چاکسازی ئێستا لە پرۆگرامی کابینەی نوێی هەرێمی کوردستان و بەسەرۆکایەتی کاک مەسعود بارزانی کەەوە چەند چاکسازیەکی لە چەند بوارێک کردی لەوانە لە بواری ئاوادانکردنەوەش چاکسازیەکی بەرچاو لە پێش ئێمە لێرە تەبان زۆر سپاسی دەکەین بۆ پشتگیریشی دەکەین ئێمە داوامان هەیە تەمانە و دەستی پێکرد بە چەند ڕێکارێک ئەوە بووکەوە چەند پرۆژەیەکی وەستاوە بەڵێ دەست بە ئیش بکەنەوە ئەمانە بەڵام ئێمە لەگەڵ ئەوەش ئێستا لێرە لە ڕێگای بەرنامەی ئێوە داوای لێ دەکەینکەوە بڕە پارەیەک بۆ بەڵێندران ئەگەر سەرف بکرێتن تۆزێک بازارەکە کزی پێوە دیارە ئەگەر پارەیەک سەرف بکرێتن هەرچەندە کەمیش بێتن بۆ ئەوەی بەڵێندرانمان بکەونەوە سەر ئیش و بتوان پرۆژەکان زۆر باشە کاک سەرۆ ئامانج لەکردنەوەی دوانزەمین پێشەنگای ئاوادانکردنەوە بیناسازی دەکرێت بڵێن ئامانجەکەی ئەوەیە کە ئێمە بەکاربەر بین یا بەکارهێنەر بین ئامانجەکە چییە لەکردنەوەی ئەم پێشەنگای ئێمە زیاتر بەکاربەر بین لەو شتانی کە بۆمان دێنن یا ئێمە براندمان هەبێت و ئەو کۆمپانیانە ئیشەکانی ئێمەش ببین ئێمە زیاتر ئامانج لەو پێشانگانە ئەوەیە کە ئەوانەی چاویان بڕێتە بازاری کوردستان بتوانین خەڵکانێکی ئێمە هانیان بدەین بەڵێندرانی ئێمە خاوەنکەرانی ئێمە بازرگانانن کەوە بەڕاستی تایەتی کەوە ینی پرۆدەکتی زۆر چاچیان هەیە کە بتوانێت لینکیان لەگە دروست بکەن ئەو بڕاندانە جیهانیانە وەکالەتیان لێوەگرن بیاهینە ئێرە یان ئێمە هەنی ئەوان دەدەین زۆر جارکەوە بێن مەسەن لێرە کارگە بکەنەوە ئەو بەرهەمەی لەوێ هەیتیان بێنێرە خەڵ ئەمە دوێنێش بە هەندێکمان گوت بڕاندی چاکچاکرد ئێمە پێمان گوتن لە سیاسەتی حکوومەتی هەرێمی نوێ ئێستا کابینین و ئەوەیەکەوە بتوانین ئێمە کارگە و پیشەسازی لە هەرێمی کوردستان بکەین پاڵپشت بین بە بەرهەمی خۆماڵی باشترە لەوەی کە ئێمەش لە دەرەوە بێنین ئەوانەمان پێگوتووە گوتمان ئێوە مەسەن براتورکەکان لە ئێمە نزیکن پێمان گوتمان ئێوە ئەوەلەن ئەو گواستنەوە گۆمرگە لە دوایێ لێرەش گوتیان ئێمە لە حکوومەتی ئێمە یعنی وەکو بڵێ هاندانێک هەیە یارمەتیەک هەیە ئەگەڵ حکوومەتی ئێوەش ئەو یارمەتی و هاندانە لەگەڵ ئێمە بکە ئێمە دین لێرە دەکەین و پێمان زۆر باشە و نزیکە و دین چکە ئەوان گوتیان مەسەرەن ئەوەی کە کارگە دەکاتەوە لەوێ حکوومەت لەوانەیە ئەرزێکی پێدا بەبێ بەرامبەر کارەبای بە نرخێکی ڕەمزی دەداتێ لە گۆمرگ و لە هەندێک باز و شت لەیان خۆش دەبێ ئەمانە ئەمە تەبعاً حکوومەتی ئێمەش لە بەرنامەی وەبەرهێناندا هەیە کەوا ئەگەر یەکێک وەبەرهێنان بکە لە وەبەرهێنان پریۆریتی درایتێ ئەو لەوێت دایتە هەندێک شت کە بۆ ئێمە زەڕورە لەوانەیە گەشت و گوزار پیشەسازی و هەروەها تەندروستی و ڕێگاوبان و ئەمانە وانییە ینی کە بڵێن بیناسازی و ئەو ئەپارتمنت و ئەو خان و ئەوانە کاتە کاکسەرۆ بەهۆی ئەو کۆنتاکتە کە دروستیەکەن لەگەڵ ئەو کۆمپانیا بیانیانە و وڵاتە عەرەبیەکانیش کە بەشدارن ئەمە چ گرنگیەکێ بێ لە بەرەو پێشچوونی ئابووری بازرگانی بۆ هەرێمی کوردستان بەڵێ خۆی دائما دەتوانین بڵێن ئەمە لە تیجارەت و لە ئیشکردن بین قوسين علاقات راسته يعني relation is business اگر اتو علاقاتي شي بقوتي تجاري دروز بكي لقل دنيا كواتا تو توانيت يعني درجاي ايش بكي توليرا يعني بونمونا او علاقاتا تاثير كيسيا اما اوكو او مزاري او قطاعي كايش لكن او بزنسي كبيدرن اودان كرنوا لبواري اودان كرنوا زور شت هي كبيوند باما لكلو بلي بنا سازي لتكنولوجياي زي بذكرديني بروجكان امانه طبعا كارتا اغونجي لقال جغرافيا وكشواي هرمي كردستان بلا بونا من استفيد لهم زو اما كلقال تركيا علاقه مانكر اما زو 2004 بدك فينا قلت ما ايوه سياسه لا يقدر بنينو وكاريش لا كاريش لا دار بنينو درقال اما بكونوا الناس الاتحاد الاوروبي وازو ورن كالاتن بين بولا اما
دولار ببنەوە لە خۆتان و ئێوە استفادە ئێمە طبعا ئەوە بوو دەرگانێکردنەوە بەس پاسەوە هاتن و حەزمی تیجارەت گەلێک جیاواز بوو بۆ نمونەی دەڵێ کە چۆن استفادەیان لێ دەکەی ئەوان کە هاتن بۆ ئێرە طبعا مانەوێ نەمانێ ئەوان لە ئێمە پێشکەوتوترن چەند ساڵێکە دەوڵەتین پلاتۆرێت بووینە لە بواری بیناسازی بۆ نمونە ئێمە کە نەجارەکانمان تەختەیان دەبەستا دەرسەک و داریان دادەنا و بلۆک لە ژێری و کاتە ئەو کەلوپە لە پێشکەوتنەمان هەر ئاسانی بۆ ناکردین ئەگەر نا کەم تەرخەمی لە وەستا و خەباتەکانمان بەدەستی ئەوان ئامێری پێشکەوت ئامر پێشکەوت تڕک مکسەریان هێنا ئەوان ئەو ڤۆڵت و شتانەی بە شێوەی هەندەسێنە تەکنۆلۆجیا هات کەواتە عیلاقاتەکە تەکنۆلۆجیات بۆ دێ کەلوپەل چونکە هەموو شتێک دائیمەن لە نوێبوونەوەدا کەلوپەلی بیناسازی نوێ لۆ دێ تەکنیکی ئیشکردنی نوێت بۆ دێتن ئەوە زۆر مهمەوە کاتە کە تەکنۆلۆژیات دێت کوالەتی شتەکان بەرزترە بێتەوە و ئێمە توانین سوودی ئەوەی وەربگرین کە ئەو ئاپارتمان و ئەو شتانی بەڕاستی ئێمە وەکو کوردستان لە شەرقی ئەوسەد نمونەیەکین کەوە خۆمان زوو دەگونجێنین خەڵکی زیرەکمان هەیە لە ئاوادانکردنەوە لە ئەندازیاران لە بەڵێندەران لەو بەرهێنەران زوو بووە ئەو پێشکەوتنە ئەوە ئەگەر ئەو خەیرانە نەبا ئینشاڵڵا تێمان پەڕەن دووبارە زۆریمان بڕێەوە و کەمی ماوە دووبارە بەرەو ئاوادانکردنەوەیەکی چاک دەچین بە هیمەتی حکوومەتی بەڕێز کاکسەرۆ من پار لە پێشانگاکەی هەر ئاوادانکردنەوە بیناسازی ئەم بینی کە کۆمپانیەکانی خۆشمان برندیان هەبوو بۆ نمونە ئەو کۆمپانیانەی کە بۆ کەمکردنەوەی قورسی سەقف هەندێشتیان دروست کردبوو کە هەر لە کوردستان دروست کرابوو شێوازێکی پلاستیکی هەبوو و سەقفەکە سوکتر کەمتر چیمەنتۆی تیا بەکار ئێهێنا ئەم ساڵ لە لای ئێمەوە داهێنانێکی وا هەیە بەسەن کاریان کردووە بۆ ئەوە بۆ نمونە کە ئێمەش براندێکمان هەبێت شتێکمان هەبێت کۆمپانیەکانی خۆمان بەڵێ ئەمن زۆر خۆشحاڵم کە دوێنێ بڵندەرێکی خۆم لای من بڵندەر بوودیم کەوا چەند کارگەیەکی داناوە لە مەجای سترکچەر ئەو سیازی BRC و ئەو شەلمان و ئەو حتا پلێت دروست دەکا کۆمپانیای توێ من پێم سیر بوو گوتیان هەموو دانیشتم لەگەڵ تەفاسیلیان پێشاندام ڕاندێکی چاچیان هەیە و بە هیوان چەند کارگەی تر و ئامێری تر بێنن من زۆر تەژی ئەمکردن زۆر دەستخۆشیم لێکردن یعنی زۆرمان هەیە پێم گوتی ئێمە زیرەکن کەواتە جێی دڵخۆشیە ئێمە لەگەڵ هەر پێشانگایك ساڵ بە ساڵ دەچینە پێشەوە لە لای خۆشمان داینان زیاتر دەبێت هەرچەند ئێمە بیرۆکە لەوانی تریش وەرەگرین لەگەڵیانە کۆنتاکت ئەکرێت بۆەوەی کە لە نێوانیاندا گرێبەست ئەنجام درێت و کۆنتاکتی کارکردن بێ ئێمەش سوود لەوە وەرەگرین کە براندەکانی ئێمەش بەڵێ من زۆر لەگەڵتم لەو قسەیە ینی ئێمە لێرەوە لە ڕێگای بەرنامەی ئێوە بە خاوەنکاران و بەڵێندەران و بەرهێنەران دەڵێم کە ینی ئەو جۆرە پێشنگانە بکەنە وەکو کەلتورێک و سەقافەیەک لایەن تاوەکو خۆیان ئەبدێتکەنەوە لەگەڵ دنیا بڕۆن یعنی بۆ نمونە ئەمە هەر لە هەولێرنا زۆر جار بەشان دەچین کە پێشانگایەک لە شوێنێک هەبێتن یان سیمینارێک هەبێ سیمینار کۆڕ و کۆبوونەوەش شتی چاکە ئێمە دائیمەن هانیان دەین و لەگەڵیان دەچین هیوادارم ئەو جۆرە پێشانگانە زۆرتر بن و حکوومەتی هەرێم بەرەو ئاوادناکردنەوەیکی زۆر باش و پێشکەوتوو بچێت و ئینشاءڵڵا پێشانگای زیاتریش دەبێتن بەس بیرمان نەچێ کاکسەرۆ زۆرێک لە خوێندکاران بە تایبەت ئەو کۆلێجانی کە تایبەتە بە بواری بیناسازی خاوەن بەهرەی زۆر تایبەتن من لە پێشانگاکان لە نزیکەوە بینیومە خوێندکاری تایە کە بەهرەکانیان لەو بوارە زۆر چڕ کردوەوە ئەگەر ئێوە چاوێکیش بەوانە بخشێنەوە ببنە خاوەن بیرۆکە بۆ بەڵێندەران بۆ بەرهێنەران بێگومان کارێکی باشەکەن جگە لەوە کاک سەرۆ لە ڕۆژی یەکەمی پێشانگاکە کە ئەو هەموو کۆمپانیای بەشداری کرد ئایا چەند گرێبەست واژۆ کرا من ئەوەی پرسیارەکەی تو دوو شەقاشەقی یەکەمی کە ئەوەی لای ئێمەش زۆر گرنگە و من لێرەوە لە ڕێگای بەرنامەی ئێوە دەڵێم بۆ ئەو خوێندکارانەی کە لە کۆلیزەکانی ئێمە تەخەرز دەکەن طبعا شتێک هەیە بە پێیان بگەینین لە بەرنامەی حکوومەتی هەرێمدا هەیە پێش ماوەیەک چی دوور نا ینی لە کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکی هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان
ئێمە لەگەڵدا بووین لەگەڵ گەورەوە بەرهێنەران طبعا لەوێ بڕیار درا کەوە شێوەی پرۆژەکانی وەبەرهێنان هەروەکو لە هێڵە گشتەکانی حکوومەت داهات بوو و بۆ سوپاسەوە زۆر سوپاسیان دەکەین ینی کە پلانێک یەکجار زۆر جوان و توکمایان داناوە کەوا وەبەرهێنانیش بە سوپاسەوە خەریکی جێبەجێکردن لە ئێستا بۆ دواوە دوای ئەوەی کە ئەو کۆبوونەوەمان کرد لەگەڵ سەرۆکی حکوومەت ئەوەیە کە وەبەرهێنان وەکو پێشان نییە من بێم پلانێک و استراتیژێک و شتێکم هەبێ بۆ پرۆژەیەک بڵێ من شارێک دروست دەکەم بۆ بینە نا حکوومەت ئەولەویەتی لە چی هەیە و بەچی پێش دەکەوی وڵات لە وەبەرهێنان و ئاودانکردنەوە چەند پرۆژەیەک هەزار پرۆژەیەک بڕیارە هەزار پرۆژە بڕیار بدرێت لەسەری یان ئەلان بکرێتن بۆ گەورەوە بەرهێنەرەکانی کە لێرە مەسەن وەکو ئەوەی کاک شەریکەی ماس ئیشی ئاودانکردنەوە ئیش کارەبات دەکا و شەریکەی کار ئەو گەورە شەریکەکانەوە بەرهێنانە ئەوانە ئێمە لێرە داوای دەکەم کەوا وەکو هەستێکی نیشتیمانی ئەو پرۆژانێک کە حکوومەت بۆ بەرهێنان ئەلانی دەکاتن بۆ نمونە سەدێکە یان ئەوە چی پرۆژەیەکی توریزمی گەورەیە یان کشت و کاڵە ئەوە دەبێتە چی هەلی کار بۆ ئەو خوێندکارانە هیوادارین ئەو گەورە بەرهێنانە بەدەو ئەو بانگەوازە بێن ئەو پرۆژە بەرهێنانە جێبەجێ بکەن هەم پارەی خۆمان خۆماڵی ناچێ بۆ دەرەوە هەم هەلی کار بۆ ئەو خەڵکاری خۆشمان بەڵێ زۆر سپاس دەکەین کاک سەرۆکە بەژاریت کردا پرۆگرامی ڕۆژباش و زانیاریت سەبارەت بە پێشەنگای ئاوادانکردنەوە بیناسازی زۆر سپاسی دەکەم خۆش بێ زۆر سپاس بەڵێ زۆر سپاس خۆش بەڵێ کەش و هەوای شارۆچکەی بەدلیس لە باکووری کوردستان تەواو سارد بووە و ئاوی دەریاکان بەستوێتی بەڵام ئەوە نەبووە تا ڕێگر کە لە بەردەم ڕاوەماسی و ماسیگرەکان شەختە و سەهۆڵی ئاوی دەریاکان دەشکێنن و تۆڕەکانیان دەخەنە ئاوی دەریاچەکانەوە ماسیگرەکان ڕۆژانە 3 کیلۆمەتر بە پیادە دەڕۆن بۆ ئەوەی ڕاوی ماسیەکانە بکەن. هەرچەندە کەشوهەوای شارۆچکەی ئەخلاقی سەر بە شاری بەدلیسی باکووری کوردستان سارد و سەخت بووە بە جۆرێک هەموو ئاوی دەریاچەی نازکی لەو شارە بەستووە بەڵام ڕاوچەکان بۆ ڕاوکردنی ماسی بە ئامێر و تەور شەختە و سەهۆڵی دەریاچەکە دەشکێن و تۆڕەکانیان دەخرە ناو ئاوی دەریاچەکەوە. جانەر کاردۆغان یەکێکە لە ڕاوچی ماسیەکان و 10 ساڵە و کارە دەکات باس لە چۆنێتی ڕاوی ماسی لە ژێر شەختە و ئاوی بەستوو دەکات. Yaklaşık 10 yıldır balık tutuyoruz. Balıkçılık yapıyoruz. Geçimimizi balıkçılıktan sağlıyoruz. لێرە ماسیگردن کارێکی زۆر قورسە ماوەیەکی زۆر ئاوی دەریاکەی بەستووە ئێمە کونێک دەکەینە سەهۆڵی ئاوی دەریاچەکە و تۆڕەکانمان دەخینە ناو ئاوی دەریاچەکەەوە بەم شێوەیە ڕاوی ماسیەکان دەکەین و دایان بین بۆ فرۆشتن. Ağlar çıkarttık. Geçimimizi balıktan sağlıyoruz. ماسیگرەکان ڕۆژانە 3 کیلۆمەتر بە پیادە دەڕۆن بۆ ئەوەی باپڕ دەستکەوتەوە بگەڕێنەوە. ماسیگرەکان دەڵێن ڕاوی ماسی زۆر ئەستەم بووە چونکە ماوەیەکی زۆر ئاوی دەریاچەکەی بەستوە و بۆتە سەهۆڵبەندان و شەختە ئاماژە بەوەش دەکەن بارستەی سەهۆڵەکە نزیکەی 40 سانتیمەترە. ئەمساڵ بەهۆی بارینی بەفرێکی زۆر پلەکانی گەرمە لە شارەکانی باکووری کوردستان تا ئاستی ژێر پلەی سفر دابەزین بەهۆی سادی کەشوهەوا و کۆبوونەوەی بەفرێکی زۆر ڕێگای سەدانگوند و ناوچە لە باکووری کوردستان داخران و پرۆسەی خوێند و هاتوچۆی پەکخست. ساردی کەشوهەوا کاری ڕاوچەکانی بۆ ڕاوکردنی ماسی لە ئاوی دەریاچەکان سەخت کردووە بەڵام نەیوەستاندووە. بەڵێ هەرچەندە ئەو ڕاوچیانە بۆ بژێوی ژیانیانە بەڵام خۆشی شاگەر لەو ناو شەختەیە ماسیەکە ڕاوکەی تو یەکسەر برژێنی لەوە بەڵام بۆ ڕۆژێک دوان ئەوان هەرچەنە هیلاکە بنماندووە بن بەهۆی ئەوەی کە بژێوی ژیانیانە من بۆ سەرکێشێکیش ئەیبن چۆن زۆر مەترسیدارە تۆ لەسەر دەریاچەیەک ئەوەستی کە شەختەیە هەر کات و ساتێک
خواستە بۆی هەیە کە ئەو شەختەی من زۆر لەواترسم چون زۆر ئەو فیلمانم لەلایەن ناخۆشەکی مەکەەوە سەر ماسێکە لەیا ببرژێنی و بی خۆی خۆشتەوە. بەڵێ ئێران داوای هەماهەنگی بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا دەکات. محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران لە تویتێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر داوا لە وڵاتانی ناوچەکە دەکات بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەماهەنگی بکەن. ڕاشی گەیان ڤایرۆسی کۆرۆنا وەک هەموو ڤایرۆسەکانی دیکە سنوورەکان ناناسێت و جیاوازی لە نێوان ئاین و ڕەگەزەکاندا ناکات. بۆیە نابێت وڵاتانیش جیاوازی لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا بکەن. تا ئێستا جگە لە هاوڵاتیانی ئاسایی چەند بەرپرسێکی باڵای ئێران تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە. بەڵام پێشتر محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران بە پێکەنینەوە لە بەردەم میدیاکاندا گوتی سن بەخوا تووشی کۆرۆنا نەبوو. تو توش بوو بێ و سنخوا؟ محەممەد جەواد زەریف بە حکمیەوەی کە زۆر سەردانی وڵاتانەکات و وەزیری دەرەوەی ئێرانە حتمەن بەرکەوتەیە بێت لەگەڵ وڵاتانی تر و لەگەڵ کەسانی ترا بۆیە گومانی ئەویان لێ ئەکرێت کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو بێتن. بەڵام ئەوەش لە یاد نەکەین کە ئێستا ئێران جێگەی چینی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست گرتوتەوە بە ئەندازەی نەک بە ئەندازەی چین بەڵام وەکو چین ئاها ڤایرۆسی کۆرۆنا زۆر ڕۆژ بە ڕۆژ تەشە ناکات. بۆیە نە سەرۆکە ناسێ نە هاوڵاتێکی ئاسایی ناسێ نەک ئاین هیچ شوێنێک ناناسێ ڤایرۆسەکە. بەڵێ کاترین جۆنسۆن زانای بەناوبانگی جیهانی و ئەندازیار لە دەستگای ناسا کۆچی دوایی کرد. کاترین جۆنسۆن خانمە زانای بواری کۆمپیوتەر و یەکەم ئەندازیاری ڕەشپێست لە دەستگای ناسا کۆچی دوایی کرد. کاترین جۆنسۆن ڕۆڵێکی کاریگەر و گرنگی لە دەستگای ناسا گەڕاوە. بەبێ ئەو زانایە ناسا ئەستەم بوو بتوانێت تیمەکانی ڕەوانەی سەرمان بکات. کاترین یەکێکە لە کارکتەرە ڕاستەقینەکانی فیلمی هاژەدین فیگەرس چونکە خۆی ئەم ئینهاوسی کردووە بۆیە لە هەموو دنیا ڕۆڵ و پێگەی ئافرەت ئەوەندە بەرزە کە ئەگەر بەتەنها خۆشی بێ لە ناو دەستگایەکە هێندەی هەموو هاوکارەکانی جێدەستی دیارە بە تایبەت خاتو کاترین کە هەر لەو فیلمەشە ڕۆڵی بینیەوە ئەو پێشنیاریشەگەر حەسکان سێری بکەن باس لەوا کە ئەو خاتونە ئەو ژنە چەند بەتوانە بوو چەند کاریگەری هەبوو بەدە ینی هەرێمی کوردستانیش بە خۆشحاڵی و بەدەرنیە لە جێدەستی ئەو خانەیەکە لە ناو هەموو کار سیاسی و ئابووری و بازرگانی کۆمەڵاتیەکاندا جێدەستیان دیارە. بەڵێ پێکەوە بەهای دراوە بیانیەکان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ڕۆژانە گۆڕانکاریان بەسەردادێت کە ئێمە ڕۆژانە ئەو گۆڕانکاریەتان بۆ دەخینە ڕوو کە ئێستا بەیەکەوە بەهای دراوەکان نەبیێت. $100 ئەمریکی بەرامبەر بە 120,400 دینارە. 100 یۆرۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەرامبەر 131,000 دینارە. 100 پاوەندی بەریتانی 155,000 دینارە. 100 لیرەی تورکی بە 19,750 دینارە. 100,000 تومانی ئێرانی 8,000 دینارە. نرخی زێر لە بازاڕەکانی جیهان بەرزبووە. لە هەرێمی کوردستانیش گۆڕانکاری بەسەر زێردا هاتووە. کە مسقالێک زێری عیار 24 بە 228,000 دینارە و مسقالێکی زێری عیار 21 بە 278,000 دینارە و مسقالێکی زێری عیار 18 بە 238,000 دینارە. نرخەکەی و بەرز کردەوە بەرزم کردەوە هەر خۆی لە بەرزبوونەوە بوو ڕۆژانە بەهۆی ئەو باڵە بەهۆی ئەو ڤایرۆسی کۆرۆنا کە وتمان هاتووە لەو ڕۆژەوە نرخی زێری بەرز کردوێتەوە. بەڵێ بڵاوبوونەوەی کۆرۆنا لە زۆرینەی وڵاتانی جیهان بەردەوام زیاد دەکات بە تایبەت لە وڵاتی ئیتالیا و کۆریای باشوور و ئێران هەرچەندە ساڵانە هەزاران کەس سەردانیەکانیانەکەن بۆ بینینی ژمارێک لە فاشیۆن شۆ سەردانی شاری میلانی ئیتالیەکەن. بەڵام ئەم ساڵ بەهۆی کۆرۆنا کارەکانی فاشیۆن شۆ هەڵوەشایەوە لە کاتێکدا ساڵانە چەندین براندی جیهانی بەشداریان تێدا کردووە. بەڵێ بەیەکەوە مین هاوسا بینی کە کۆرۆنا سەری کردوتە ناو هەموو بوارەکانی ژیان. نوێترین کۆلێکشنی جلوبەرگی براندی ناوداری جۆرجیۆ ئارمانی تایبەت بە خانمان لە شارەی میلانی ئیتالیا بەهۆی ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەڵوەشێنرایەوە. نوێترین دیزاینەکانیان برەندە لە مەراسمێکی بچووک لە پشت دەرگاکاندا نمایشکرا.
c'è preoccupazione, le notizie che si ترسەکە گەلێک بەسەدەما کۆڕۆنای حتا کوتێت لە ئیتالیا زیاتر بە. ئیتالیا زۆرترین توش بوو لە پشتی کوریا باشوور هەنە بسەدەما ڤایرۆسی کۆڕۆنای ئەز لەڤەر گەلێک سوپاسیا دیزاینەرێ براندا جۆرجیۆ ئارمانی دکەم. گۆمەڕاستیمێن فاشن شوێ خۆ بسەدەما وێ ڕەوشی هەڵوەشاندینە و شێوازێکی گەلێک سادە نۆترین دیزاینن خۆ نەماشکردن. خۆپاراستن لە توشبوون بە ئەنفلۆنزا و کۆرۆنا لەم کەش و هەوا ساردا بەڕاستی کارێکی زەحمەتە و هەمووانی تووشی ناخۆشی و دڵڕاوکێ کردووە. من لێرەوە سوپاسی دیزاینەرەکان دەکەم کە هاوکاریمان دەکەن و فاشن شۆکانیان لە ئیتالیا هەڵدەوەشێننەوە. ڕەخنەگرانی جیهانی فاشنەم هەنگاوی براندی جۆرجیۆ ئارمانیان لاپەسەند بوو سوپاسیان کرد. براندی ئارمانی لە دوای هەڵوەشاندنەوەی فاشن شۆیەکەی لە ڕێگەی بەیاننامێکەوە ڕایگەاند با مەبەستی پاراستنی تەندروستی میوانەکانی و ڕێگریکردن لا بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆڕۆنا و دروست نەبوونی جەنجاڵی فاشن شۆیەکەی هەڵوەشاندوێتەوە بڕیاری داوە تەنها بۆ میدیاکان لە پشت دەرگا داخراوەکان دیزاینە نوێیەکانی نمایش بکات. دێنا فەرێقی کوردستان 24. بێگومان هەر کارێک هەر ڕێگریەک بکرێ بۆ ڕێگریکردن لە تەشەنەکردنی ڤایرۆسەکە یاخود هەر ڤایرۆسێکی دیکە هەر قەیرانێک بێت ئەبێتە جێی دڵخۆشی هاوڵاتیان هەرچەندە کە پێشتر زۆر کەس سەردانیەوەی کرد بۆ ئەو فاشن شوێ بەڵام بۆ ڕێگریکردن و مامەڵەکردن لەگەڵ ئەو ڤایرۆسە بەرەنگاربوونەوەی بێگومان بۆتە جێی خۆشحاڵی لای بەڵێ چونکە تەنها دوژمنی ڕێگریکردنە ئەگەر ڕێگری بکرێت ئەوە بە باشترین شێوە ئەتوانرێت چارەسەریشی بۆ هەیە بکرێت. شاری تەعەزی یەمەن ئەچینە هەواڵێکی تر کە ئەمە جۆرێکی تر با بڵێن ئومێدبەخشە با ئەمەیان باسکەین کە عەبدولمالیک مامۆستایەکی هندستانە و تەمەنی 40 ساڵە و ڕۆژانە لە گوندێکەوە بە چوپێکی تایەی ئۆتۆمبیل کە دەیکاتە کەمەری و بە مەلەکردن بۆ قوتابخانە دەچێت و هەروەها مالیک بە دەستەکەی دیکەی خواردن و جلوبەرگەکانی قوتابیەکان هەڵ ئەگرێت بۆ ئەوەی تەڕ نەبن. و مامۆستا هەندێکە ڕۆژانە 20 ساڵە کە بۆ ماوەی 20 ساڵە بە 50 خولەک دەچێتە ناو ئەو ئاوە بە مەلەکردن بۆ ماوەی 50 خولەک دەڕوات و دەگەڕێتەوە بۆی کە چی بۆی کە لە خوێندن دانەبڕێن. و ڕۆژنامەنووسی یەکێک لە میدیا جیهانیەکان لە منداڵێکی پرسی ئارەزوو دەکەی ببی بە چی منداڵەکە لە وەڵامدا بە بڕوا بەخوبوونێکی زۆر تەواوەتی ئارەزوو دەکەم وەک مامۆستا عەبدولمالیک بم. بەڕاستی مرۆڤ ئەوە کارێکی ئەو پەڕی مرۆڤایەتیە خۆبەخشیە تۆ بۆ ماوەی 20 ساڵ هەموو ڕۆژێک 50 خولێک بە ئاوا بڕۆی لە پێناو ئەوەی کە قوتابیەکان دانەبڕێن لە خوێندن. ئەمە ببێتە ئومێدبەخشێک بۆ هەموو قوتابیان و خوێندکاران کە ئێستا پشوو ڕاگەێنراوە دانەبڕێن بۆ ئەوەی کە لە ماوەی ئەم مانگە کە پشووە بێ هەتا دوای نەورۆز سێرکە خەڵکانێک هەن لە دەرەوە بۆ هەموو ڕێگە سەختەیە ئەڕۆن ئەو هەموو ڕێگای بڕن 50 خولێک بە ئاواڕۆن کەسێک ئەو نەخۆبەخشە ئەو نە مرۆڤ دۆستە بۆی لە خوێندن دانەبڕێن. ئەمە ئەبێتە وانەیەک بۆ ژیان بۆ هەموو ئەو کەسانی دیکەش هەتا لە ئێستا توان کاری پێ بکەن بۆی کە ئەو مانگەی کە پشووە دانەبڕێن لە خوێندن ئەگەر بە خوێندنەوەش بێت سەرقاڵ بن و ئاوەتی خوێندن بنبێتەوە. بەڵێ بەم شێوەیە ئەمڕۆژ من و هاژەی هاوکارم کۆمەڵێ هەواڵ و کۆمەڵێ بابەتمان پێشکەشکردن لە ڕۆژباشی کوردستان 24 و چەند خولەکێکی دیکە بۆ زانیاری زیاتری هەواڵەکانی کوردستان و دەرەوەی کوردستان دەچینی بڵتنی هەواڵەکان و دەچینە ئەستۆدیۆی هەواڵەکان لە ئەستۆدیۆی کوردستان 24. هەر شاد بن.